بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان بینەرانی بەرنامەی گوڵستان و ئێوارانی گوڵستانی ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام، سڵاوی خۆی گەورەتان لێبێت. السلام علیکم وڕەحمەت الله وبەڕەکاتوه. لەگەڵ ئەم ڕۆژە مبارەکە و پێشوازیکردن لە شەوی ئەم شەوی 27 ڕەمەزان کە سەرانسەری جیهانی ئیسلامی و بە تایبەتیش کوردستانی خۆشەویستی خۆمان زۆر گرنگی بەم شەوە ئەدەن لە ناو شەوەکانی قەدرا. ومێدەکەین خۆی گەورە ئەم شەو بکاتە شەوی قەدر بۆ ئێمە و شەوی قەدرمان بە نەسیب بوو بێ ئایا ڕابردووە یاخود هاتووە یاخود ئەم شەوە. وخۆی گەورە بیکاتەمایی خێر بۆ هەموو لایەکمان و ئەم شەڕ و فیتنە گەورەیە بکوژێنێتەوە بە ئاوی ڕەحمەتی خۆی و موسڵمانان سەرکەوتوو بکە. ئازیزانم، ئێمە لەم ڕۆژە مبارەکەی 26 ڕەمەزانای لەگەڵ ئەم ستافە ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و مامۆستایانی بەڕێز کە میوانی بەرنامەکەمانن و هەروەها مناجاتی مەولانە یاخود گروپی مناجاتی مەولانە و برای ئازیز و خۆشەویستم مامۆستا سالار، ومێ دەکەین ئەڵلقەیەکی زۆر جوان و باش بەرەکەتدار پێشکەش بە بەڕێز و خۆشەویستی بکەین. ماوەستا سڵاوی خوا لێبێت. سڵاو لەبێ یاشێک هەر ببێنن دەست و چاو خۆش. هەمیشە لە بەرنامەکانە تۆ پێشێکێکی زۆر جوان پێشکەش دەست و چاو خۆش بێ. بینەرانی عزیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ شەوڵە دەین لەگەڵ هاوکاری زۆر خۆشەویستم کاک شێخ فاتح پرۆگرامێکی تایبەتان لە پرۆگرامی گوڵستان پێشکەش بکەین. وەک هەمیشەش ئێمە لە پرۆگرامەکانمانە بەرنامەکەمان منەوەرەکەین بە قورئانی پیرۆز. هەمیشەش هەوڵمان داوە یاشێخ ئەو گەنج و لاوەدان خۆشانە بێنین کە ئەلحەمدولیلا ئێستا لە ساحەی هەرێمی کوردستان گەنجێکی زۆر ڕویان لە قورئانی پیرۆز کردووە و دەستخۆشیمان هەیە بۆ هەموو ئەو دەستگا و موئەسسەسانەی کە گرنگی باش بە فێربوونی قورئان و زانستەکانی قورئان و فەرمودادن کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە کۆمەڵێک پۆلێک لە گەنج و لاوی هاوشێوەی کە ئێستا کاکە فریادمان داوەت کردووە لە هەرێمی کوردستان برەوی باش بە قورئان خوێندنەدەن. الحەمدولله. ئەچینە لای کاکە فریاد جەمال یاخوا بەخێر بێن. بەخێر بێ مامۆستا فریادگیان. بەخێر بێن ناخوا کات دەدەین بە بەڕێزت فەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس كالذي ينفق ماله رئاء الناس
الناس ولا يؤمن بالله واليوم الآخر فمثله كمثل صفوان عليه تراب فأصابه وابل فتركه صلدا لا يقدرون على شيء مما كسبوا والله لا يهدي القوم الكافرين. جزاك الله أخوة سركوتو بي شاء الله. يا شيخ پێشەوەی جەنابی مامۆستابان کە حەزەکەم شتێک بڵێم لەسەر ئەوەی کەوتم لە پێشەکەیە ینی جارانەمان و ئێستا ئەیڵێن خۆزگەمان بە جاران خەڵک دەرگایدا ناخست ئەوەنە ئەمین بوو لە جیرانەکانی لە خەڵکەکە ئەلحەمدولە ئەبێ ئێستا سوپاسی خوا بکەین کە ئەم جۆرە گەنجانە پەیا بوون ئەبێ دوعا بکەین هەموو کۆڵانێک هاوشێوەی ئەم جۆرە گەنجانە هەبن بۆی چۆن ئەڵین لەوە ئەمین بوون کە دەرگامان داناخست لەوە ئەمین بین کە کوڕکچەکانمان نەبن بۆ لای ئەو هەموو پەتایی کە لە ناو کۆمەڵگەیە بڵاو بۆتەوە پەتای ئەخلاقیە پەتای مادەی کحولیە هەموو ئەوانەی کە زەر و زیان لە مرۆڤەیە ینی شتێکی کورت بڵێم کوڕەکەم لە یەکێک لەم سنتەرانی کە بۆ فێربوونی قورئانەوانە ڕۆژانە ئەم برد نەمزانی سارێک لە تەنیش مۆڕایکی سارێکی بەرز بوو پەرلەمانتارێکێکی لەم ئەلمانیانە بوو کوڕەکەی داگرێویش نەمزانی ئەویش لەوێ ئیتر بە یەکەوە سەرکەوتین وتمەهێنی بۆ یەوتی بەڵێ ئیتر تمەڵا پێخۆشحاڵمەوانەتی بۆ پێت سەیرە وتم تۆزێ غەریبە ینی پێم سەیر نییە بەس تۆزێ بەلامەوە غەریب بوو وتی کاکە سالار یەک شتە با پێ بڵێم باوەڕە هەبێ قەینا من ئێستا ئازانی من لە کوێم بەس باوەڕ هەبێ ینی هەموو ماڵک پێویستی بە ئەم شێوازە لە پەروەردە هەیە ینی کۆمەڵگە پێویستی بە پەروەردەیەکی ڕەسەنی دینداری هەیە بۆی دوجار کۆمەڵگە زەرەر و زیان نەکا لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ڕەوشتیەوە کە کاریگەری دوجار لەسەر تاکی مجتەمەعدانێ ڕاستە پێشەکەم وت وڵا پێشەکە زۆر جوان بوو خۆ ئەکایەمە گەنجی ئاوامان بۆ پێگات هەمتر لە ڕووی ئیمان لە ڕووی پەروەردە لە ڕووی کۆمەلگا چەند ئیسفادی لە یەکینێمە یعنی ئەگەر گەنجەکانمان بەڕاستی ڕوونەکەنە ئەوێ هەمتر دنیاشیان هەمتر ئاخرەتیشیان هی خۆشیان هی ئێمە شەفەوتێ زۆر ڕاستە جا پرۆگرامەکەمان بە میوانداری ماوەستا جەزا ئەحمەد بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین قسە و باسەکەین لەسەر پرۆژە خێرخوازیەکانیان زۆر ئەبانیەشیان بکەین ماوەستا جەزا فەرموو. السلام عليكم. عليكم السلام. ماما شيخ جمال بخير بيا خاي قربت على رزق خرد راسي ماما صل على الجام عرفت ما سفر يا الجام ايش الله باشا خوابتان فارزي انت زلاوي خوابتان خلط راسي باخويا عفوا خوابتان بخير بن يا اخوة وسلامتك يا رب ماشي ماما صيان خواب بداشتن باتو يا رب اخوة بخير بن وسلامتك فرموك فرمو لا خزمتك خجالتم مازە بەخێر بن خاوێ بن ئێمە چالاکیەکانتان ڕۆژانە بینین دەستخۆشیمان هەیە بەس ئەمەوێت بەو پرسیارە دەست پێکەم یا شێخ ینی جێگەی پرسیاری لەوەی بەشێک لە بینەریش بێ بۆ ئێوە ئەو پرۆژانەی کە ئیکەن بۆ ئەو ماڵە هەژار و نەدارانە بۆ پیشانیانەدەن ئامانجتان چییە لەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيب آمين صلاة خوي پردگار لإيو لبنراني كنالي أسماني بيان بيت والله ما وصجان دير الحمد لله شالة كان سواز بو خوي پردگار وباشان سواز بو خير خوازان أو اندزورن خوتان شاهدن كإستائي ما لويا دەئەون دە چالاشیمان هەبێ کە تۆمار کراون لەوەی کات نەبێ پیشانی خێرخوازانیان بدەین ئەوەی کەوای لێکردوین ئەوەیە زۆر جار باری گرانی ئەو نەخۆشە یان ئەو هەژارە
یان ئەو دەردەدارە یاخود ئاگداری حاڵی ئەو هەژارە بۆ گواستنەوەی بۆ لای خێرخوازەکە کە وامان لێ ئەکا بە ناچاری ئێمە ئەگەر ناسپاس بە خی پردگار چەندمان نیشانداوە ئەتوانم بڵێم سەدان ئەوەندەمان بەنیێنی بەخشیوە لەسەر تەڵەبی خێرخوازەکە خۆیەتی بە زۆری خێرخوازەکە زۆر جار دەستێکی ئەمین نەبووە کە خێرەکەی بخاتە دەستێەوە بۆیە پێی خۆشە خێرەکەی خۆی ببینێتەوە ئەوەی شەکە لە هۆکارەکانی کە من زۆر جار سواز بە خی پرگار پرۆژەمان کردووە بۆ خێرخواز کە دوایی بینیوێتەوە دوای دەستخۆشی کردووە و دڵی پێخۆش بۆ کە الحەمدلله خێرەکە گەیشتە جێگەی خۆی و هۆکارێکی تریشی ئەوەیە بەڕاستی خەڵک تەشجیع بێ چونکە خێر ئەکرێ بە ئاشکرا بکرێ و ئەکرێ بەنهێنی بکرێت سرڕەن ئەو علانی بڵێ وەگوتیشم ئێمە ئەگەر لەسەر تەڵەبی خێرخوازەکەگەر خۆی پێمان بڵێ خێرەکەتان بەنهێنی بکەن بە دڵنیایی ئەمە بەنهێنیەکەین ئەگەر پێمان بڵێ پێم خۆشە و خەڵکەش تەرجیع بێ و ئاثەوارەکەی ببینم شۆنەوارەکەی ببینم ئێمە بە دڵنیایی لەسەر تەڵەبی خۆی بۆی جێبەجێکەین و هۆکارێکی تریشی جاری وا هەیە ئەگەر ئێمە ئەو ئازارە نیشانی خەڵک نەدەین لەوەیە نەتوانین معالەجەی ئازارەکە بکەین بەدڵنیایی ماوەسا بەنسبەت ڕێکخراوەکەتان بەخشین چییە چەند فەرعی هەیە چەند بەشی هەیە ئیشوکارەکانتان چیەوە ماوەسا سوپاس بۆ خی پرگار ئەم دامەزراوەیە دیارە پێشتریش کاری خێرخوازی هەرکراوە لە ئادەمەوە هەتاکو و پێغەمبەر صلی الله عليه وسلم و دوجاریش ڕۆژگاری خۆمان الحەمدولله خێر هەربووە پێشینانی خۆشمان باو باپیرانمان ئەوی کە ئێمە بیرمان دێ بە تایبەتی لە ڕەمەزانانە ئەگەر لە شیرنێکەوە بێ ئەگەر لە کولێرەیەکەوە بێ ئەگەر ئەوەی لە دەستیان نابوو بێ بەخشیویانە بەڵام وەکو مؤسسە وەکو دەستگا بەخشین الحەمدلایەکە لە دەستگا عەریق و ئەسیلەکان لە کوردستانە 17 ساڵە بوونی هەیە سوپاس بەخوای پروردگار ڕۆژ بە ڕۆژیش لە گەشەیە بووە ئەوەی منیش ئەیبینم ئێستا الحەمدولله لە گەشەی زیاترایە و بە دڵنیایەوە خوای گەورە پشتیوان بە ئینشاءالله داهێنانی باشتر و کاری جوانتر و ناوازەتر خوا پشتیوان بە ئینشاءالله تعالی لە کاری بەخشینە ئەنجامەدا ئەوەندەی بەدەستەوە بێ خوا پشتیوان بێ ئەوەی هەمانە ئێستا بەشێکمانەیە کە کارایە بەشی بێباوکانە جا ئێمە هەر بەخشینیشمان نییە ئەوەی کە لەو دەستگای بەخشینە لە خۆ ئەگرێ ڕێکخراوی هاواریشمان هەیە وە سۆمای چاوانیشمان هەیە وای گەورە پاداشیان باتەوە من لێرەوە سوپاسیانەکەم چونکە ئێمە بەڕاستی نووسنگەیەکی زۆرمان هەیە 36 بەڵێ ڕاستە ڕێکخراوی سربەخۆن بەڵام هەر لەو چوارچێوەیان خۆیانە بینەوە و ئێمە 36 نووسنگە و نوێنەرایەتیمان هەیە لە نێو خۆی وڵات و لە دەرەوەی وڵاتیش کە ئەوانی دەرەوەی وڵات بە حەقەت زۆر ماندووترن و جێگای خۆیەتی من لێرەوە سوپاسیان بکەم لەبەرەوەی خەڵکێک بۆ ڕەفاهێت خەڵکێک بۆ ئیسراحەت خەڵکێک بۆ ژیان ئەچێتە دەرەوەی وڵات بەڵام ئەوان لەوێش ئازارەکانی میلەتی خۆیان لەبیر نەکردووە بەڕاستی زۆر جێگەی تەقدیرن و ژیان لەوێ زۆر سەختیشە بەڕاستی بە تایبەتی تر لە ئێستادا بۆیە زۆر جێی تەقدیرن و زۆر جێی سوپاسن خی پروردگار پاداشیان باتەوە ئەو نووسنگانی ئێمەش حەقەتەن هەمویان ماندوون و نوێنەرایەتەکانمان و ئۆفیسەکانمان لە هەولێر و لە سلێمانی بەشێکمان هەیە بەشی بێ باوکان کە بە سۆمای چاوان و بە هاوارەوە نزیکن لە 3000 منداڵی بێباوک لە ڕێی کافیلەکانەوە ئەمان سەرپەرشتیانەکەن و مانگانە لە کاتی پێدانی موچەکانە دەرسی پەروەردەیان بۆیان هەیە و کارگەی ژیر کە لێرە مسپاس یەکەم چونکە ئەوێ ئەو حقەتە هەموو لایەک بیزانێ کاری خێرخوازی دوو پای گرنگی هەیە هەژار لەگەڵ خێرخوازەکە جگەل لەوەی هیچی تر نییە ئێمەش وەکو پردی پەیوەندی لە نێوانیانە لە خزمەتیانین بە ئومێدی ئەجر و پاداشت کارگەی ژیر کە یەکێکە لەو کارگانی نەک بۆ دەستگاکەی ئێمە بەڵکو بۆ هەموو ڕێکخراوە خێرخوازەکان و بۆ منداڵانی بێ باوکو و کارمەندەکانیشی ساڵانێکی زۆرە بۆ هەموو مانگێک لەگەڵ پێدانی موچە و هاوکاریەکەیە شیرنی دابین کردووە کە بەڕاستی من ئەمێ لێرەوە زۆر سوپاسی بکەم خی گەورە پاداشیان باتەوە تەمان زۆرە تۆ 3000 بەس لۆیرای ئێمە ینی هەموو مانگێک 3000 پاکەتی شیرینی کیلۆیە چەندێکە ماوەسانی کیلۆیە بەڵێ پاکەتێکی گەورە هەموو مانگێک هەر بۆ ئێمە نا بۆ باقی ڕێکخراوەکانی تر
بۆ هەر هەمان دابین کرا ئەوەی کە مناڵی بێ باوکی لایە بۆ خۆی و کارمەندەکانیشی ئەوەی چێکە لە بەشە گرنگەکان کە زۆر زۆر دڵخۆشیە ئیتر ئەو فەرموودە و ئاەت و حەدیث زۆر زۆر لەسەر و بەشە هەیە بەشێکی ترمان هەیە بەشی بەخشین و ژیانەوە کە هەبوو جاران لە نێو بەخشینە هەبوو کە ئێستا کارامان کردووەکو بەشێکی سربەخۆ لەبەرەوەی نەخۆشمان زۆر بووە خەڵک زۆر نەخۆش و دەردەداری زۆر بووەوە باری نەخۆشەکانیشمان زۆر قورسە لە بیزدەفتەرەوە تێچووی نەخۆش هەیە کەوی من بیستومەوە تا ئیسا بینیومە کە ئیسایەکێک لەو برا بە ڕێزانەمان کاگمەلا شەریف خوای پورگا شیفای عاجلی بۆ بنێرێکە لە دەرەوەی وڵاتە کە ئەو بڕی کە تێیەکێ 20 دەفتەر دۆلارە و هەتاکو ئەگاتە نرخێکی 500,000 و 200,000 و 300,000 تێچووی عملیات و معالجەی نەخۆش هەیە لەبەرەوە بارێکی زۆر زۆر قورس و گرانە و لە دوای ئەوان مۆزوعی جگەر مۆزوعی گورچیلە بابەتی تۆپەی سمتومانە هەموو عملیاتی گەورن کە ئیسا الحەمدلله ئێمە بەشەمان کارا کردووە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە چەندین عملیاتی ئەنجام داوە بەڵام خەڵکێکی زۆری چاوەڕوانە خەڵکێکی زۆر لە خەسخانی بەخشینە ئەوی بکرێت لە نەخۆشخانی بەخشین ئێمە لە خزمەتیان نابین ئەگەر نەشکرا ئەوەندەی ئیمکانیاتمان بێت چونکەن ئیمکانیاتی ئێمە مەحدود و سنووردارە کەوتوتە سەر هیمەتی خێرخوازان دیارەوەی سا ستافێکمان هەیە ئەو ستافەکە لە پزیشکە بەڕێزەکان لە اختصاسات جیاوازەکان پێک هاتوون و سەرپەرشتیاریان هەیە ئەم و دوجار بە هاوکاری دەستگاکە خۆی سۆراخەکە بزانم نەخۆشە فعلەن وایە حقیقەتی هەیە ئەوان دێن ئەی بینن و باری دارایی و بارودۆخی دارایی ئەم نەخۆشە چۆنە ئەمە یەکێکە لەو بەشانەی کە زۆر جێ دڵخۆشیە و داواکارین لە خێرخوازان بێن بە دەنگەوە و بە هاواری ئەو هەموو نەخۆشەوە کە بەڕاستی هەیەە کە لەم ڕۆمەزانەیە ئەڵە 6 مانگە من لە جێگام کە لەبەرەوەی نەشتەرگەریەکەم 6 ملیۆنی ئەچێ کە گۆڕینی تۆپەی سمت بووە بەڕاستی ناتوانم چارەسەر وەربگرم ناتوانم ئەو نەشتەرگەریە بکەم الحەمدلله ئێمە توانیمان سواز بۆ خوای پروردگار بە هەوڵ و هیمەتی دکتۆرە بەڕێزەکان تەمانەوانیش هاوکارن لێرەوە سوپاسی نەخۆشخانی بەخشینەکەین تەمان ئەو فیکرەهی ئەوان بوو ئەوان زۆر لە ئیحراجیا بوون زۆر لە بارودۆخێکی ناڕەحەت بوون کە ئەیان مامۆستاجاری وا هەیە تەمانوان چەر خۆیان نین ستافێکن لە دکتۆر و سەیدەلە و مختبەر و کۆمەڵێک بەشی تریان هەیە کە ئەیانوت ئێمە خەڵکێک دێ نەشتەرگەرەکە زۆر زۆری تێ چی بکەین ینی بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەم بەشە کاراکەین بە ئومێدی ئەوەی ئینشاءالله بتوانن زۆرترین خزمەت بە خەڵکی نەخۆش و هەژار و دەردار بکەن ئەمەش بۆ خەڵکێکە کە نەخۆشە بۆ خەڵکێکە هەژارە بۆ خەڵکێکە کە نەدارە بۆ دوجاریش بەڕاستی لەوەشە لێرەشەوە کە بە ڕازگویانە بڵین نەتوانین هەمووشی بکەین بەڵام ئەوەندەی بەدەستمانەوە بێ خوا پشتیوان بێ درێغی ناکەین ئینشاءالله تعالی ئێمە بەشەکانی تر کە توانیمانە لە خەڵکی هەژار خەڵکی کەم ئەندام کە ئێمە هەر لەوێ بەیانی و بەیانی خاوەن پێداویستی تایبەت کە پرۆژیان بۆکەین لە نووسنگە جیاوازەکان ئەوەشمان هەیە سواز بەخوای پروردگار و کورسی شەحنمان تا ئیسا الحەمدلله بۆ بەشێکی زۆریان دابین کردووە یەکێکی تر لە پرۆژەکانی ئێمە ماتۆڕی بارە کە ئەم ڕەمەزانە بەس ڕەمەزان الحەمدلله ئەوەندەی من ئاگدار بم توانیمانە نزیکەی 16 ئەمڕۆ بوو بە 19 ماتۆڕی بار کە تێچۆکەی تقریبەنێکی 15 بۆ 20 وەرەقا بێ کە تقریبەن بە ملیۆن ئەکاتە نزیکەی 3 ملیۆنێک هی باش کە ئێمە زۆربەی ئەوانی کە کڕیمان الحەمدولله تازە بوون کە ئەوە زۆر زۆر دڵم پێی خۆشە لەبەرەوەی عەرەب ئەڵێ ماسی مەدەرێ چەند هەندێک پەندەکە پاڵێ دەنە لای یابانەوە بەرحاڵ پەندێکی جوانە فێری ماسیگرتنم فێری ماسیگرتنم کە ئەوە کە من زۆر پرۆژەیەکی بەڕاستی جوانە لەم کە پێم خۆشە بەڕاستی زۆر جار کە هەژارێکە بینم نەخۆشێکە بینم پێڵم بۆ بی لەوە ناکەیتەوە شتێکت بۆ بکڕین بۆ ماتۆڕێکی بار شتێک کە خۆش شتێک لە توانای ئێمە یابێ و بتوانین تۆ بژێوی ژیانی خۆتی پێدابین بکەیت وەڵامەوەسە من ئەوە چێکی پرسیار بوولام ینی ئێوە دەستان خۆش بێ دەستگیرویەکی زۆر لە تەواوی هەرێمی کوردستانەکەنەوە ئەو هەموو مناڵە بێ باوکە هەیە بیر لە پرۆژێکی گەورەتر بکرێتەوە ئەمانە بکرێنە سەرکار خۆیان پارە بۆ ژیانی خۆیان دابین بکەن مثلەن وەکو فەرمووت 3000 مناڵی بێ باوکمان لا یا دایکەکانیان یان دایکەکانیان بەڵە
ئەمانە بیرکرێتەوە عەقدێک لەگەڵ کارگەیەکا بکرێت چوزانم خۆتان بیر لە پرۆژەیەکی دیکە بکەنەوە ئەمان بێن لەلاتان کار بکەن لە بەرامبەر موچەشیان بنێ دوجار پرۆژەکەی ئێوە سەر بگرێت خۆ پاداشت باتەوە باشت بیرێنامەوە یەکێکی تر لە پرۆژەکان ئەوانە بۆ دایکی ئەو منداڵانە الحەمدوللا توانیمانە خولی خەیاتی بکەینەوە کە هەمیشەش لە تەوابوونی خولەکە لە دوای تەوابوونی ئێمە مەکینەکەمان بە دیاری پێداون زۆربیان الحەمدوللا کە ئێستا توانیوانە بۆ خۆیان خۆبژێوی خۆیان دابین بکەن وەیەکێک لەو کارمەندانی کەلامانە کە ئێستا سەرپەرشتی مناڵی بە باوکەکە لەم ڕۆژانەم پرسیارم کردوتی من بۆ خۆم پەروەردەی ئێرە بوومە و بە بێباوکی گەورە بوومە ئێستا ئەزانم خزمەتکردن لێرە چەند گەورەیە کە الحەمدوللا ئێستا زۆر جار نەتیجەکانی هاتوێتەوە خەڵکێک بووە کە ئێمە هاوکاریمان کردوم بۆ خۆم بینیومە کە الحەمدوللا ئێستا بارودۆخی ژیانی باشە هاتو جارێکی تر هاوکاری هێناوە بۆیە ئێمە زۆر یعنی حقەتەن زۆر گرنگی بۆ ئادین کە خەڵک فێری کەسابەت بێ خەڵک اليد العليا خير من اليد السفلى براسي خلق فيري بخشين به خلق فيري أو بك عزتي نفسي هبي حتى نهار نبي ورنقري وإن شاء الله أو بيجنياري جنابي شد بهند ورقرين وهولي جادين شتي تريشمان براسي بيروكي تريشمان هي بخزمة كردني هم هجاران وبتايبتيش من دالاني بباوك خوش شيخ شين لايكا كمهران وان دوازار إدامة ببرسيارو پرۆژەکانی دیکەتانە دەین کاکە میهران کاکە علی ڕەزا کاکە ناسەح یاخوا بەخێر بنێەوە سپاس قوربان لەگەڵ ڕەمەزانە باشن الحەمدولله سپاس بۆ خوا الحەمدولله لەگەڵ ئەو هەورە گرمە و ئەو ئاسمانە جوانە کە ئەو بارانە ئابارێنێ چ مناجاتێکی جوانتان حاضر کردی بە ژینگەی ئێرەش ڕاتون وابزانام ژینگەی ئێرە و سنە یەکن بەڵێ بەڵێ ئێدە باش هەر سەرماتان سلێمانی هەرمەکو یەک ئێوە سارتر ئێرە خۆشە گرمیانە لە چاو ئێستا باشتر بە چاو ڕۆژهەڵات سڵاوی خۆتان لەسەر بێ تاعات و عیبادەتم وڵای قبوڵ بێ ئینشاءالله جێگەی هەیە ئیزن بدەن بە زوانی بە زاراوەی سنەیی ستاوێک لەو خۆشەویستانی ڕۆژهەڵات بکەم ئەم ماوەیە خۆشحاڵیەوە ئەم جەنگ و وەزعی ناخۆشە هەیە ئینشاءالله خۆی تەعالا لەسەریانی نابە سڵام ئەز لە خەمەت گلایەکتانە خۆشەویستکەل لە هەر کوێنێک ڕۆژهەڵاتە کە هەن دەسنەی عەزیزە دڵمان ها بەلاتان و گلایەکمان وە ئارزومانەوە سەر ئینشاءالله خۆی تەبارەک وتەعالا گلایەکتان بپارێزێ لە پەنای ڕەحم و گەورەی خۆی تەبارەک وتەعالا بن و ئینشاءالله کە هەرچێ زووتر ئەم شەڕ و ناحەزی و ناخۆشی ئینشاءالله خۆی تەعالا لەسەرتانی لابا لەسەر گلایەکمان و ئینشاءالله ئاشتی و خۆشی بکەوێتە وڵاتمان ئامین ئەهدی دنیا بێسوباتە تەرکی پێمان ناکرێت قەت لەگەڵ ئەم بێوەفایە ئەهد و پەیمان ناکرێت باشە عەیشی بەزمی دنیا ئێشی مردن نایڵێ بێعیلاجە خەدم و داوای ئەو بە لوقمان ناکرێت ناتوانیە مەکری شەیتان و گرفتاری هەواس لطفی حەق یاری نەکە لطفی حەق یاری نەکە قەت دەفعی شەیتان ناکرێت
أهدي دنيا بصبات تركي في من نكره قد لاقى الأم بوفايا أهدو في من نكره قد لاقى الأم بوفايا أهدو في من نكره أهدي دنيا بصبات تركي بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره ناتواني مكري شيطان وقرفتاري هواس لطفي حق يارينك قد دفعي شيطان نكره لطفي حق يارينك قد دفعي شيطان نكره أهدي دنيا بصبات تركي بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره من كميه مول لقبري تنقدا يا ربهته من كميه مول لقبري تنقدا يا ربهته كي روايا خو عزا في شخصي مهما نكره كي روايا خو عزا في شخصي مهما نكره أهدي دنيا بصبات تركي بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره قبلي قهر وغضبني توب زرق من زعيم قبلي قهر وغضبني توب زرق من زعيم غيري عفو ولطف ورحمة بزرق النكره غيري عفو ولطف ورحمة بكريم النكره أهدي دنيا بصبات تركي بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره قد لقى الأم بوفايا أهدو بمن نكره روي شفاعة ورمقيرة يا رسول الله أي فلاهي عاسيان دس زنبدا من نكره أي طبيبي درد بدرما مكا درما لدر هاتوي
ئەسمەر سەختە سەفەر بێ محەبەت حەیدەر و بێ عشقی عوسمان ناکرێ شەمسەگەر ڕێگەی نەجاتی ڕۆژی حەشرت پێدەوێ بێ ئیتاعەی ئەمر شەر و حکمی قورئان ناکرێ بێ ئیتاعەی ئەمر شەر و حکمی قورئان ناکرێ. ما شاء الله بارك الله جزاك الله دەنگتان نەرسێ دەستیەوەش خۆش کاکە ناسێ کاکە نیبەردە بچینە وەلای مامۆستا جەزا. وڵای بەم پرسیارێکی لێ بکەم کە زۆر جار لە کوردستانە مامۆستا پرسیارەکرد لە ڕێکخراوەکان بە تایبەتی لە بەخشینیش کە ئێوە بۆ کوردستانی خۆمان ئەم هەموو فەقیر و داما و هەژاری تایە ئەم هەموو کێشە گەوری تایە بۆ یارمەتی خەڵک لە دەرەوەی وڵاتێن بۆ چیشن بڵێن بۆ ئەفریقا ئەشنە وڵاتەکانی تر کۆمەکی خەڵکی دەرەوەی وڵاتەکەن لە کاتێکا کوردستانی خۆمان زۆرتری پێویستم. زۆر باش وڵا پێم خۆشە و پرسیارە زۆر دقیقە. ئێمە الحەمدولله سواسی خوایەوێ کە دەستگای خێرخوازی بەخشیر ئێستا بووەتە دەستگایکی نێودەوڵەتی. دیارە ئێمە کاری مرۆیی یەکەین کاری ئینسانی یەکەین کە الحەمدولله ئێستا لە هەر سێ قاڕەکە چالاکی هەیە هەم لە ئەوروپا هەم لە ئاسیا هەم لە ئەفریقیا لە دە وڵات چالاکی کردو ئەم ڕەمەزانە ئەم ڕەمەزانە لە دە وڵات چالاکی کردو لە ئەفغانستان لە بۆسنە نیپاڵ ئەثیوبیا چاد نیجیریا غەزە کە فەلەستینە هەم لە ڕۆژئاوا هەم لە ڕۆژهەڵاتیش و هەر لە عێراقی خۆشمان لە فەلوجە و لە بەغدا چالاکی کردووە. بەڵام ئەو چالاکیە هەم بۆ مێژوو هەم بۆ قیامەتمان کە ئەوەی سا کۆمەڵێک وەڵامی ئەوێەوە کە بێگومان سەروەرێکی زۆر زۆر گەورەیە بۆ دنیا بۆ میلەتەکەمان هەموو کەس دەتوانێت سنگ دەرپەڕێنێ و ئەم سەروەرێ بەهی خۆی بزانێ کە کوردستان بەم هەموو معاناتەوە ئێستا ئەتوانێت دەستی بگاتە دەوڵات ئەتوانێت بگاتە هەر سێ قاڕەکەی دنیا. ئەوە سەروەریە کە تاک تاکی ئەم میلەتە پێ بڕێ. ئەوە یەک خاڵێکی تر بەڕاستی ئەوە بۆ قیامەتیش ئەجر و پاداشتێکی گەورە و نەبڕاوەیە. خاڵێکی تر الحەمدولله خەڵکیش بە وەفا بووە لەگەڵمان. هەر لەم ڕەمەزانەیە ئێمە لە ڕێ ئەو ڕێکخراوانەی دەرەوە زیاد لە 3 دەفتەر چالاکیمان لە کوردستان ئەنجام داوە. لە مقابل بڵێن ئەوانیش وەکو وەفایان حتا لە کاراساتە سروشتەکەی چەمچەماڵە خەڵکی غەزە بۆ معاناتەوەی خۆیانەوە دەفتەرێک دۆلاریان ڕەوانەی کوردستان کرد کە ئێمە ئەوە بوو تەسلیمی ئەو پرۆژەیەمان کرد. بۆیە هەر لەم ڕەمەزانەیە طریق الحیات کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە و لە تورکیایە و ڕێکخراوی خەیرات و زۆر ڕێکخراوی تریش کە الحەمدولله چالاشیان لە کوردستان ئەنجام داوە سەبەتی خۆراکیان ئەنجام داوە و بەنیازن پرۆژەی گەورەتریش بکەن کەواتە خەڵک بەو شێوەیە وەڵامی پرۆژەکانی بەخشینی داوەتەوە ئێمەش الحەمدولله توانیمانە لەو ڕێگەیەوە جارێکی تر خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکەین. خاڵێکی تر کە بۆچی ئێمە لەوێ چالاکیمان کردووە بەڕاستی ئێمە بەڵێنمان داوە دەستێکی ئەمین بین. خەڵکێک هاتووە و توێتی کاکە من دەوەرەقەم هەیە مێ مزگەوت بکەم. یە دەوەرەقە لە کوردستان مزگەوتی پێ ناکرێت هەمووتوانە زانین کاکە دەرگایەکی باش ناکە. بەڵام الحەمدولله هەر لەم ڕەمەزانە ئێمە لە نێجیریا مزگەوتمان کردووە بیرمان هەڵکەنیوە. یعنی بە نرخێکی زۆر کەم بیر هەڵەکەندرێ بە نرخێکی زۆر کەم مەدرسە ئەکرێ. هەر لەم ڕەمەزانە الحەمدولله مەدرسە کراوە. وەزام حیوانیش لەوێ هەرزانە ماوەسا قوربانجان لەم ڕەمەزانە 5 ئاژەڵی گەورەمان سەر بڕیوە. لە ئەفریقا بەڵێ لە ئەفریقیا 4000 مصحف کە ئەوە شانازێکی زۆر زۆر گەورەیە. بەڵام لێرە ئەو پارەی ئێمە بۆ ئەو مەشروعانە زۆر جار
کەسێکە کە باوکی وەفاتی کردووە ئەوێ سەدەقێکی جاری بۆ بکە بڕیاری داوە باوکی وەسیەتی کردووە و توێتی کوڕم ئەمەوێ ئێمە چوینە ڕانیە لای پیاوێک ئیتر ئەو من ینی زۆر دەمێکە ینی خەون و خەیاڵی من بۆتە ئەوەی کە مزگەوتێ بکەم پارەکەی ئەوەندە نەبوو دەفتەر و نیوێک بوو مزگەوت نایکا لێرە بەڵام الحەمدوللا ئێمە لە ڕێ عیلاقاتی خۆمانەوە کاکشێخ محەممەد دکتۆر محەممەد الحەمدوللا توانیان ئەو ئاوات و تەمەنی ئومنیاتانیان بۆ جێبەجێ بکەن بۆ خەڵکە کەواتە ئەو وەڵامی ئەو پرسیارەیە کە بۆچی ئێمە پرۆژەی خێریمان بردوێتە دەرەوەی وڵات ئەو چوار وڵامەی هەیە کە الحەمدوللا بۆ قیامەتمان بۆ دنیامان و بۆ میلەتەکەمان بۆ سەروەریمان و دوجاریش جارێکی تر وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز فەرموو ئەو بارانەی کە ئەبارێ لە هەر شوێنێک ئەبارێ دوجار خێر و بەرەکەتەکەی دێتەوە ناو خەزیێنەی دەوڵەت ئێمە لە هەر شوێنێک بەخشین سەروەریەتەکەی بۆ ئەم وڵاتە دێتەوە ماوەسا ئیسا لە بەخشینە ماوەسەلار بێژگە لەوەی کە تۆ عەمودی بەخشین بۆ خوابوونە قیامەتە یعنی ئەبێ ئەمە یەکلا بێتۆ لای هەمومان لە هەمان کاتا ئەشتوانی وەکو دەستکەوتێکی میلەتەکەی خۆت وەکو پشتگیریەک بۆ میلەتێکی مەزلومیەتی میلەتی لە ڕێی بەخشینەوە پیشان بدرێت ئێوە توانی وتانە بڵین سە لە وڵاتانی چونەتە ئەفریقا چونەتە غەزە چونەتە ئەفغانستان ینی ئەم مەزلومیەتی میلەتی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستانە بگرە ئەم ڕووداوە قورسانی کە لەسەر کووردا هاتووە لە ئەنفال و لە کیمیا باران لە ڕێی ئەم بەخشینەوە بگەێنە ئەو وڵاتانە کە دەعمێکی معنەوی و لە هەمان کاتا دەعمێکی سیاسیش لە داهاتووە ینی بتوانێت بۆ میلەتەکەمان بۆ سەروەری بۆ میلەتەکەمان دروست بکە بێگومان من بۆ خۆم ئەوەندەی بوومە کە لە سێ مؤتەمەر بوومە و برایانی تریشمان کە چوونە هیچ کات ئەم ڕەهەندەیان فرامۆژ نەکردووە و بەناوی میلەتی کوردەوە و بەجلی کوردیەوە و لەوێ باسی معاناتی میلەتی کورد و مێژووی میلەتی کوردمان کردووە و هەر ئەوەش بۆ بەرهەمەکەی کە لە نزیکترین کاتە ڕێکخراوی خێرخوازی بەخشین توانیتی بێتە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەو بوون بە نێودەوڵەتیە پێم وایە وەڵامی ئەوەیە کە ئێمە توانیمانە کورد بە دنیا بناسیێنین کورد لە ڕێی خۆمان و لە ڕێی کاری خێرخوازیەوە کە سوپاس بەخوای پەروەردگار توانیمانە ئەو ئامانجە بپێکین کە خەڵکی دنیا وڵاتانی دنیا بزانن میلەتی کورد چێە میلەتی کورد چ خەڵکێکی دیندارە خەڵکێکی خێرخوازە خەڵکێکی خێرخوازە خۆ بێگومان بەخوا ئەو خەڵکەی کە لێرە خێری کردوش مەرج نیە زۆر دەوڵەمەنیش بوو بێ سا من ئەومام حاجەی کە چوومەتە ماڵەکەیان یەکێتر لەوانەی کە چووم سەردانم کرد ماڵێکی زۆر ینی سادە بوو هەر ئەتوانم بڵێم بۆ فی و کانتۆر شتەکەیان هیچ سەردەمی هەفتاکان بوو پیاوێکی بەتەمەن بوو بەڵام زۆر دنیا دیتە و خوێنەوار بوو کاک حاجی عەبدوڕەحمانی ناوبووتی مامۆستا لەوەی ئاوا تەماشا بکەی بڵێ ئەمە هیچی لێ هەڵناکڕێن پیاوە ماڵەکە سادە و تمارەوەڵە وتی قوربان الحەمدوللا دە دەفتەرم داناوە بۆ کاری خێرخوازی ئەوەندەم کردووە ئەوەندەم داوەتە مزگەوت و خەڵکی شەیە خێرەکانی هەمە جۆرەکە خۆی پێداری وامان داوالیەکە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم يتفكرون عندنا لزانيان تفسيرهم آيات أفرمون أما استنباط واستنتاج أويلي أكري شون بدانشنا وبهلسانه وبروشنا والذكر بك أبي عبادة كانش هم جور بن ما هو يكتر دو ما يكتر ديت بيشوا قرباني ديت بيشوا قرباني وقتي خوي هي كاتي خوي هي يصير رمضان الرجوع جرينجا صرف تديت بيشوا بويا وتي كاك أوم كردو وتی عقلیشم پێش کە خانوویکی جوان بکەم بەڵام خوا پشتیوان بێ لە شوێنی تردام ناوە کە مەسی پێ قیامەت بوو بۆیە خەڵکی ئێمەش الحەمدوللا دیندارە و عاقڵیشە چونکە ئینسان کە دیندار بوو ژیرە بێ دەرونێکی ئیسراحەتی ئەبێ خەوێکی خۆشی ئەبێ وە دەرونێکی پاکی ئەبێ خەڵکی ئێمەش هەژارە بەو هەژارێ شەرە بەخشێ من هەر خۆم لە دەستگای بەخشین لە هەفتەی ڕابردوو پیاوێکات کە زۆر احتیاج و لە ڕێی نەفرێکە وتی کاکە من نامەوێت دەرکەوم و کەس بمناسیێوانە دوای خێزانی وتی مامۆستا لەم ڕۆژانەیە نەفرێکتان پێ نیشانداوە جا مامۆستا سادات لەسەر جەنابەت کابرا خۆی احتیاجە لە کریایە تی لە 7 مەترام لە خانوویەکی گەڵام 150,000 کرێخانووە دەم هیچ ئیشێکشم نییە هەردووکیان نەخۆش بوون خێزانەکەشی خۆشی سبحان الله وتی ماڵێکتان پێ نیشانداوم زۆر چۆن بڵێ ئەڵە جەرگ بڕبووە
تی بۆ خوایە گەورەقەمانە لەناو برنجادامان ناوێت نازم بۆ ناو برنجادان فەقیر وایە دیارە لێوێ هەڵی گرتووە ژنەکە با دەریکەم تی وەڵا با دەریکەم بدینە و ماڵە هێنابیان بۆێ سبحان الله ئێوە حەق نییە ماوەسا دەستگیرویەکی ئەو ماڵە بکرێت کە ئەوان نایکەین جاوەش لێرە بۆیە باسێکم کە خەڵکی ئەوە بە عیزەتیشمان زۆرە چونکە ئێمە الحەمدە لە ئیشەکەی نەیزانین بۆیە خەڵکی ئێمە سوپاس بۆخوا بەو حاڵەوە ئەبەخشێ ینی وەزعی ئاواشە و بەڵام هەر ئەش بەخشێ ماشاءالله ماوەسا پرسیار زۆرە بەڵام هەوڵەدەین بە کورتی ئەمە ینی دوو پرسیارمەیە ئیکەمە یەک پرسیار باشە هەژاری دیکەتان ماون لەم ڕەمەزانەیە بۆ دەستگیرۆی بکەن بۆی خێرخوازان ینی زۆرتر بەدەم ئێوە بێن ئێوەش بەدەم هەژارانی دیکەەوە بێن هەروەها پرسیارێکی دیکەشمە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان لە مانگی ڕەمەزانە تەبەن سەرفترا بێ بدەیت باشە نازان هەژار بدۆزنەوە ینی ئێوە چی ئەکەن بۆ سەرفترە باش وڵی بۆ سەرفترەکە ماوەسەبا لەوێن دەست بۆ سەرفترەکە ئێمە الحەمدلله وگوتم ئەزمونمانەیە سوپاس بۆخوای پەروەردگار لە هەموو نووسینگە و نوێنەرایەتەکانمان ئێمە سندوقی تایبەت بە سەرفترەمانەیە سەرفترە نایرین بگاتە جەژن هەمووی ئەگەی نەجی خۆی ئەوە وەڵامەکەی نایرین بگاتە جەژن الحەمدلله ئیتر هەموو تیمەکانمان و تەمان لە هەر نووسینگە و لە هەر نوێنەرایەتێکیش تیمی هەیە چەند کەسێک لەگەڵەیە بەتایبەتی لە ڕەمەزانە هاوکارە بن خۆی گەورە پاداشیان باتەوە ئەمما بۆی فەقیری تر ماوەیەکێک لەو کارانەی کە من ناڕەحەتمەکە ئازارم ئەدا لەم دەستگایە بەڕاستی ئەوەیە کە ناتوانین دەستباری یاخود ئیمکانیاتی ئەوەمان نییە کە فریای هەموو ئەو هەژارانە بکەوین ڕاستە ئێستا الحەمدلله دڵمان خۆشە هەژارێکی زۆرمان بەسەر کردوێتەوە بەڵام بەخوا زۆریش ماوە زۆریش ماوە زۆر ناڕەحەتم پێی ینی ئێستا من لێرە بەرنامە ئەەکەم ئەترسم لەوەی هەم لای خوای پەروەردگار خەجاڵەت نەبین و هەم لای ئەو خێرا ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەتانش بڵێ ئجا خۆ مامۆستا ئاوها ئەڵێ ئەوم بەخشیەوە خۆی چی نەداوەتە من یا ڕاستی شەکە زۆریش ماوەکە هیچمان نەداوە پێی هەژارەکە زۆرە مامۆستا هەژارەکە زۆرە تەسەور بکە ئێستا ئەتوانم بڵم بە سەدان فۆر لەو دەستگای ئێمە لە نووسینگەکانمان لە نوێنەرایەتەکانمان هەیە و هەتا ئیسا کە من هەرە چمە ئەوێ ئەو برایاناڵە مامۆستا هیچی تر نەهات ڕسق نەهات یعنی بێ بەڵکو بۆ ئەوەی خێرا بزانین کامیان زووتر هاتووە کامیان هەژارترە کامیان پێویستی بۆیە خێرا بەدەمیانەوە بچین بۆ یعنی ئەوە زۆر ئازارمانەدا خۆش بۆ هیوای شەڵا ئەوانەی کە سەخاوەتیان هەیە بەدەم ئێوە بێن ئێوەش بەدەم هەژارانەوە بێن چاتیمیش نەما ماسۆزا بەڵام شتێک زۆر لە سی چرکەیەکە وەڵام بیتەوە پێشبڕکەیەکتان ڕاگەیاند باشە ئەم پێشبڕکەیە چییە بە ناوی چرای بەخشی وایە وڵا فعلەن ئەمە نامیلکەکە ئێمە وەستا هەر ناوی خۆی بە خۆی وێتی ئێمە لێرە و ئیلهامان وەرگرتووە ئەم کاراکەین تەمان ئەم کارە بە غێری ئیماندار بە غێری باوەڕبوون بەخوا ئەگەر بەشکرێ بەردەوام نابێ زۆر کەس دێن کارێک ئەنجامەدەن کاری خێرخوازیە کاری پەروەردەیە کە بەردەوام نابێ زانایانە فەرمونون ئەوە معنای ئەوەیە کە ئەم کارە لە ئەساسە بۆ خۆی پڕگار نەبوو بۆیە ئومێ دەکەم خۆی پڕگار لێمان قبول کا و ئێمەش ئیخلاسمان زیاترکە و ئیشەکەمان بەتاڵ نەکەینەوە بە هەندێک باسکردنوانە بەڵام ئەمە دەستگای و مؤسسەیە گرنگە باز بکرێ ئێمە لێرە ئیلهاممان وەرگرتووە لە فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم لە وحیەوە ئەو ئاەتانی ماوەسافریات خوێندەوە لەوێەوە ئێمە ئیلهاممان وەرگرتووە بۆ ئەوەی کەوا ببەخشین بۆی لە خزمەت هەژاران نابین ئەم فەرمودانە چل فەرمودەمان هەڵبژاردووە کە صحیحن و فەرمودەکانیش کورتن بۆ ئەوەی هەمومان فێری بەخشین بین بۆیە هەر کەسێک ئەیبێ پشتی هەبێ لەم دەستگایە با بەشداری بکە با فێری بەخشین بێ بەخشین جاران هەر ڕەمەزان و ڕەمەزان هەبوو ئێستا الحەمدولله هەموو کات هەیە با بزانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەباری بەخشینەوە چی فەرمووە با بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو شنەباوە بووە چۆتە هەموو شوێنێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێک هاتێ بەدەستی و خێرا بەخشیوێتی زۆری تر لەم فەرمودان لە ڕۆژی قیامەت ئێمە هەموو لەم فەرمودانەیە هەیە بڵێ هەرچلی نەڵێی لەژێر سێبەری سەڵەکانمانین جا بۆیە من داواکارم لێرەوە بەڕاستی خەڵک بەشداری بکە بابی خوێنێتەوە اینجا خەڵاتیش دابین کراوە 15 عمرە دابین کراوە لاپتۆپ مۆبایل ماوەسە چۆن بەشداری نەکردووە ئەگەر عمرێکمان بۆ دانی بە هەردوو ماوەسە بەشدار بن ماوەسە هەر بەشدار بن هەر فەرمودەکان بخوێنەوە هەر ئەم نامیلکەیە لە ماڵۆ بێگرنگە
ئەوە ناکرێت زمانی عمرەیەکمان بیتێ ئەوە ئەچیتە پێش بڕچێکەوە مامۆستا ئەجل پاداشەکە زۆر گەورەیە لە عمرە گەورەترە. نووسنگەکانتان ئیسە خەڵکی نازانێت نووسنگی بەخشین لە کوێیە سەڵی لە سلێمانیا چ شوێنەکەیە ئەوە لە کازیوەیە نزیک کەناڵی ئاسمانی پەیام لە هەموو شار و چارۆچکان هەمانە. ئەوە ژماری تەلەفۆنەکان خوا پاداشی ئێوە باتەوە سواسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین کە لە ئێمە بەخەمترن بۆ قەزەی بەخشین کە الحەمدوللا کەناڵەکە لە خزمەت ئەو دەستگایە بووە لە خزمەت هەژارە بۆ کە سوپاسانەکەین هەمیشە ژماری تەلەفۆنەکانە ڕوا هیچ شار و شارۆچکەیەکی نییە نووسینگە و نوێنەرایەتی ئەمەی لێ نەبێت دەستێمانیژەوە لە کازیوە ئەوە لە هەولێرش ئۆفیسی سەرەکیمان هەیە. دەست چاو خۆش بێنەوە کاکە فرات سێخولەکێک زۆر باش دەرێنەرەڵە کات نەماوە کاکە فریادیان عشرەیەک ترمان بۆ بخوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم كمثل جنة بربوة أصابها وابل فآتت أكلها ضعفين فإن لم يصبها وابل فطل والله بما تعملون بصير أيود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب تجري من تحتها الأنهار له فيها من كل الثمرات وأصابه الكبر وله ذرية ضعفاء فأصابها إعصار فيه نار فاحترقت كذلك يبين الله لكم الآيات لعلكم تتفكرون يا أيها الذين آمنوا أنفقوا من طيبات ما كسبتم وممما أخرجنا لكم من الأرض ولا تيمموا الخبيث منه تنفقون ولستم بآخذيه إلا أن تغمضوا فيه واعلموا أن الله غني حميد. يا خواصر كوتو إن شاء الله. ما وصاجيان عزيت ما عندي. ما بزانم لا شمشمالو تومانينا ما عنده ما كذا. أنا من سهل ليه ما هو. لا شمشمال عزيت ما عندي. أربعين يا رب. إخوة عفتنك. أنا بس كي شمشمال بيد ما هو. خدمتي. ناكل. كاكا وقت خارجي. سا خوش به پای گوره پاداشتن باتەوە خوا ڕێز و قەدر و حرمەتان زیاد فەرمووە کاکە دەستی ئەوش خۆش بێت کاکە فریاگیان یا خۆش کاکە دەستی ئەوش خۆش بێت واتان لەگەڵ بێ کاکە فریاگیان خواتان لەگەڵ بێ فریاگیان خواپیستان بێ سەر چاوەکەم بە بێدەنگ خۆم بچمە ئەوێ وەرە پێویست ناکەم من بڵێم شێخ وەرە ئێرە فەرمەوە سەرگیان عەفو خەجاڵەتم منیش بادانە نیشم یەکجاری ئەمەش إن شاء الله. الله حاضر يا أخواني. عفوا ما وصل كان. زين كيف. كاكا مناجاتي دوم مان. الله برينا سر شبكة صلواتك
سلامێک لەسەر پێغەمبەری خوا الله ئینشاءالله شتێ بێ ئێمەش بیزانین بیڵێ ئارە وەڵا من و شێخ لێی شارەزا بین ڕۆزام خۆشمان نازانین ئێستا لە خزمەتانی خزمەت لە ئێمە هەتاکو هەتا ئاسمان و ئەستێرەی مابن هەتا ئاسمان و ئەستێرەی مابن هەتا کوچیاکان جێگەی سەفا بن هەتا پاییز بێ و گەڵام وەرێنێ هەتا پەری ڕۆح گیانم دەردێنێ هەتا ببارێ بارانی بەهار هەتا ببارێ بارانی بەهار هەتاکو بژیم لە کۆنە هەوا هەتا زمانم بهێنێ گفتار سەڵەوات بێ لەسەر ڕەسوولی نازدار هەتا بێستانان گوڵان دەربکەن هەتا بێستانان گوڵان دەربکەن هەتا کوێستانان وێنەیان دەرخەن هەتا بولبولی بێستان بخوێنێ دڵی عاشق و مەستان بدوێنێ سەڵەواتم ئەکەم بە چەپکەیێ گوڵ سەڵەواتم ئەکەم بە چەپکەیێ گوڵ ئەی ڕازێنمەوە بە فرمێسکی دڵ هەڵی دەقڵێنم لە دڵی بەکۆ ئاوی بۆ دێنم بەدیدە و بەدە لە عشقی تۆ مەست و خەندانم یا محەممەد لە دووری تۆ دیدە گریانم یا محەممەد کە یادی تۆ یاد ئیمانی عاشقانە ئەمن بۆ تۆ مەست و حەیرانم یا محەممەد ئەمن بۆ تۆ وێڵ و وەیلانم یا محەممەد لە عشقی تۆ مەست و خەندانم یا محەممەد لە دووری تۆ دیدە گریانم یا محەممەد کە یادی تۆ یاد ئیمانی عاشقانە ئەمن بۆ تۆ مەست و حەیرانم یا محەممەد ئەمن بۆ تۆ وێڵ و وەیلانم یا محەممەد لە گوڵ پرسیم لە بەرچی زۆر جوانی بە ڕەنگی سوورەوە وا شادمانی بە نەرمێک و بە شەرمێدای جوابم وتی با پێت بڵێم با تۆش بزانی لەبەر عشقی محەممەد سوورە ڕەنگت لەبەر عشقی محەممەد سوورە
بدين صلوات لجمالي محمد لعشقي تومست خندانم يا محمد لدوري تودي دقريانم يا محمد كيادي تو يادي مالي عاشقانا أمن بوتو ميرانم يا محمد أمن بوتو ويلانم يا محمد لبالندي سحر فرسيم براكم برا خوش دنگك وآگر نواكم لبالندي سحر فرسيم براكم برا خوش دنگك وآگر نواكم لبرچی هر گرا نغمي بياني وتي بابك بلم درد دواكم لبر سوزي پیغمبر گرمدنگم لبر ناوي محمد گرمدنگم بدين صلوات لسرقياني محمد لعشقي تومست خندانم يا محمد لدوري تودي دقريانم يا محمد كيادي تو يادي إيماني عاشقانا أمن بوتو مست حيرانم يا محمد أمن بوتو ويل ويلانم يا محمد لمن فرسيم بوم شوقار ويلي دمي هيتو دمي جمان هيلي هلالي يا شوار ديبو تشياواي وتي بابت ظلم نيجي هرزقيلي كمن عبدالك عشقي رسوله بدين صلوات لرخصاري محمد لعشقي تومست خندانم يا محمد لدوري تودي لقريانم يا محمد كيادي تو يادي إيماني عاشقانا أمن بوتو مست حيرانم يا محمد أمن بوتو ويل ويلانم يا محمد لخور فرسيم شكتنا بي لكارت لسيروها تشوني جار بجارت لخور برسيم شكتنا بي لكارت لسيروها تشوني جار بجارت أسوتي تو كتشكت داي العالم وتشارك بقياني تا طيارت كسوتاوي ملتاوي فاخر عالم كبر جاوم من لتاوي فاخر عالم بدين الصلوات لسر روحي محمد لعشقي تومست خندانم يا محمد لدوري تودي دقريانم يا محمد كيادي تو يادي إيماني عاشقانا أمن بوتو مست حيرانم يا محمد أمن بوتو ويل ويلانم يا محمد صلى الله عليه وسلم محمد وعلى آله وصحبه وسلم تسليما خوي قربتان كاتا سباستانك أصحابي شبي قدر إن شاء آمين الله يا رب إن شاء الله اللهم صل ولا مولاك قبولك إن شاء الله آل محمد يا شيخ جان ساعة شنا وكاتي دعاء إن شاء الله إن شاء الله إن شاء الله
خۆی گەورەم لای موفقکەمەوە آمین یا ربی دوعای ئەومان زۆر بکە بە نسیبی شەوی قەدر اللهم آمین یا ربی خۆ بە نسیبمانی من داواکەم لە خوشک و برایان بێجگەلەوەی کە ئامینەکەن دوعاش بۆ ئێمە بکەن انشاءالله بۆ ئەم خۆشەویستانە لەم بەخشەیە کە ئەم مانگە بەڕاستی ئێمە دوعاتان بۆکەن ئێوەش دوعامان بۆ هەردوو لە دوعا بکەین چکە پیانسەمە فەرمێت کە لە پشتی ئەوەی ئەم ظاهرە لەغەی پێش ئەوەی کە کەسەکە پێی بزانێ هەر پێی نەزانێ دوعا زۆر گەورەی ئینسان بیکە یا شێخ پێشەوەی دەستوکەی دوعای تایبەت بۆ دەرهێنەریش ئینشاءالله بۆ کاگاریان هەر ئەوە خصوصی ئینشاءالله کاگاریان خەمە نەبێ ئینشاءالله یاخوا سەرکەوتوو بنەوە برا بە ڕێزانە خوا موفقیان کاگەر نەبن بەڕاستی نەدەنگیە ماڕوان ڕەنگیەمە و نە هیچ دوعای هەگا بە هیچ کەسێ تەواوی ستافی پشتی کامێر هەمویان ئینشاءالله لەگەڵ کاگومێریش خۆشەویستان ئینشاءالله بە ئامین بۆم دوعانە بکەین و دەستان لە دوعا بەر نەبێت لەم شەوە ئەم شەوی 27 ئومێد دەکەین کە خۆی گەورە ئەم شەو بکاتە شەوی قەدر بۆمان و هەموو شەوەکان لای خوا زۆر ئاسانە بێ بە قەدر و لە هەموویشیان خۆی گەورە و عمرە مەدید و دوور و درێژە بە ئێمە بەخشی لە عیبادەت و لە تاعات ئینشاءالله خۆی گەورە هەموو لایەک محفوظ بکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين يا ربي ئاسمان بە گرمە و بە باران و بەو ڕەحمەتەی کە بە بەردەوامی بۆمان یەبارێنی ئیشارەت بە شەوێکی زۆر گەوراکە ئینشاءالله ئەم شەو یا رب العالمین ببێتە ئەو شەوەی کە عەبدە ساڵحەکان نووری قەدریان تیابینی ببێتە ئەو شەوەی کە عەبدە ساڵحەکان وەرگیران و قبول کران و عمری مەدید و دوور درێژی 83 ساڵ و ئەوەندە مانگیان بەنەسیب بوو شەوی قەدرمان بەنەسیب بکە یا رب ئیلەه العالەمین لە ئەوەڵی مانگی ڕەمەزانەوە چاومان لە شەوی قەدر یا رب بەنەسیبمانی بکە تۆ ڕەحمانی تۆ ڕەحیمی تۆ بەخشندەی تۆ عەفو و غوفرانەکەت هەموو شتێکی ئەماگرێتەوە داوا لێکەین ئەم شەوە مبارەکەمان بەنەسیب بکە هێمنی و ئیطمئنانی شەوی قەدرمان بەنەسیب بکە دامەزراویەک کە بۆ عەبدە ساڵحەکانە دروسە بێ لە شەوی قەدرا بۆ ئێمەشی بنیات بنێ خشتی یەکەمی لەم دڵەوێرانەی ئێمەیە دروست بکە یا رب طاعەت و عیبادەتی شەوەکانی قەدرمان بەنەسیب بکە خوشک و براکانمان ئاو نیشتیمانیەکانمان کوردانی دەرەوەی وڵات لە هەر پارچەیەکی کوردستانە یا رب العالمین لە وڵاتانی ئەوروپا خوشک و براکانمان هەرچی دوعا و پاڕانەوەیەکیان هەیە وەری بگرە یا ربی لە بەڵا و موسیبەت بە دووریان بگرە و ئێمەش بە دوور بگرە لەم شەڕ و فیتنە گەورەیە ئیلاه العالمین بە سەلامەتی بمان هێنرە دەرەوە ڕزگارمان بکە تەوفیقی خۆتمان بۆ بنێرە یارمەتیمان بدە یا رب يا رب يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا الله يا الله يا الله يا حي يا قيوم برحمتك نستغيث داوای رحمتي توكي داوای لێشاوی پڕ و سۆز و میهرەبانی تۆکەین إله العالمين بە هەموو شتێکی ئێمە ئاگداری بینای بە هەموو شتێکی ئێمە بیسەری هەموو مناجاتێکی ئێمەی بیسەری ئەو شتانەشی کە لە دڵمانایە و دەرمان نەبڕیوە بیسەری شتانێکیشیە ئەرحەم الراحمین کە پێویستمانە و ئێمە خۆمان نازانین چییە نازانین بیڵین خۆت نیعمەتەکان زیاد بکە لەسەرمان لە ناو ناز و نیعمەتەکان تا بەڕاستی نازانین شکری کام نیعمەتێ بکەین یا رب بمان کە بە ئەهلی شکر بمان کە بە ئەهلی ستایشی نیعمەتەکانی خۆت یا رب العالمین یا ربی خوایە مازانین کەم تەرخەمین مقصرین
عیبادەتمان وەکو پێویست بۆ تۆ ئەنجام نەداوە یا ڕەب ئەزانین زۆر غافڵین زۆر بێ ئاگاین بەڵام تۆ خوایەکی بەخشندە و میهرەبانی لێمان خۆش بە لە گوناهەکانمان ببوورە قەڵەمی عەفو بەسەر تاوان و مەعەسیەت و غەفڵەت و بێ ئاگاییەکانمان نابێنە ئێمە عەبدی تۆین یا رب العالمین دڵمان مەشغوڵ نەبێ بە غەیری عیبادەتی تۆ یا رب سەرقاڵمان کە بە عیبادەت و مناجاتی خۆتەوە ئیلاه العالمین بمان کە بەو کەسانەی کە ئەنعەمتە عەلەیهم الله یا ربی دوعای ناو نوێژەکانمان کە ئەڵین بمان خەڕیزی ئەنعەمتە عەلەیهم بە ئاگامان بێنە لە وەختی فاتحا خوێندنا یا رب العالمین تا بە جوانی ئەو فاتحا بخوێنین و ئەو مناجاتە بەرزکەینەوە و تۆش وەرمان بگرە زۆر ئەستەمە و زۆر قورسە یا رب بە دریشای عمرمان نوێژمان کرد بێت و نەمانزانی بێت و غافڵ بوو بین لە ناو نوێژەکانە و تۆش وەرێ نەگرت بین زۆر قورسە یا رب العالمین بگەینە بەرزەخ و کێشومان هیچ پێ نەبێت مفلیس بین آخر حەزرەتی ڕەسوڵ الله ئاگاداری کردوین کە لە مفلیسەکان نەبین بە غەیبەت و بە درۆ و بە بوختان و بە زوڵم و بەستەم و بە کوشتن و بە بڕین کردەوەکانمان وێران نەکەین ئەگەر شتێکی زۆر بچووکیش لە توێشە بەرەکەمانە هەبێت ئەوەشی تیان نەمێنێ داوا لێکەین زوو بە ئاگامان بێنە پێشەوەی قاچمان بچێتە ناو گۆڕەکان زوو بە خەبەرمان بێنە پێشەوەی مەلایکەکان بە خەبەرمان بێنن زوو بە ئاگامان بێنە ئیلاه العالمین پێشەوەی کرداچڵەکینی مەحشەر خەبەرمان کاتەوە و تاریکی و بڵێسەی ئاگری دۆزەخ ڕاپێچمان بکات و مەلایکەی غەزەبی خوایە خەمان بگرێت بە خەبەرمان بێنە یا ڕەب پێشەوەی بمرین ڕابچڵەکەین پێشەوەی بمرین بە خەبەر بین ئیلاه العالمین لەم خەوی غەفڵەتە بە ئاگا بین یا ڕەبی خوایە زەمینەی بە ئاگابوونمان بۆ بسازێنە زەمینەی خەبەربوونەوەمان بۆ بسازێنە زەمینەی تەوبەیەکی ڕاستمان بۆ بسازێنە بمان کە بە عەبدە مخلیسەکانی خۆت یا ڕەب بمان کە بە عەبدێکی ساغی خۆت یا ڕەب تو گەورەیەکەی خۆت لێتە پاڕینەوە بەبێ ئیمان نەمانکەی بەو دیوی قیامەتە یا ڕەب بە ئیمانی کامڵەوە بمان بەرەوە یا ڕەب ئیستیقامەت و دامەزراویمان زیاتر بکە ئیخلاسمان پێ ببەخشە ئەم تۆوی ئیخلاسە لە دڵمانە بڕوێنە لە زەمەنی بێ ئیخلاسیە فێری ئیخلاسمان بکە ئیلاه العالمین لە زەمەنی بێ ئیخلاسیە فێری ئیخلاسمان بکە یا رب العالمین یا ربی خوای بمان کە بە دۆستی دۆستەکانی خۆت تا دەست بە چەمکی ئەوانەوە بگرین و بە ڕەحمەتی تۆ بکەین بمان کە بە دۆستی ئەولیاکانی خۆت بمان کە بە خۆشەویستی ئەولیاکانی خۆت بمان کە بە خۆشەویستی پێغەمبەران عەلەیهم الصلاة والسلام أصحاب و تابعین شون کەوتەی پێغەمبەرانی پێشچین یا رب العالمین بمان کە بە دۆست و یاوەری ئەوان یا ربی دەرونێکی ساغی پاکی منەزەهمان پێ ببەخشە لای تۆ زۆر ئاسانە خوای گیان لە ساڵێکی وشکە ساڵی زۆر بێبارانیە لە کتوپڕێکە بارانی بە ڕەحمەتە بارێنی لەم وشکە ساڵی کە تووشی ئیمانداری ئێمەش بووە بارانی بە ڕەحمەتی لێ هەڵبکە یا رب لەم شەوانەی قەدرا بمان کە بە بەندەی ڕاستی خۆت اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين خوائي دعاك من قلوبك سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. السلام